ڕێکخراوی تەندروستی جیهانی لە نوێترین ئەو زانیاریانی کە بۆ ئەو منداڵانی کە تەمەنیان لە تەمەندی قوتابخانەن دەڵێت کە دەبێ کێشی جستەیانی تر ئاوا لە نێوان 20 بۆ 21 کیلۆ لەو نێوانیا بێت و ئەو کێشەی کە ئەشتوانن هەڵی بگرن ئەبێ لە نێوان 3 بۆ 3 کیلۆ نیو بێت. جا ئایا با بزانین ئەوەی کە ڕێکخراوی تەندروستی جیهانی ئاماژەی پێ ئەکات ئایا ئەوە لێرە ئەو ڕێنمایانەی کە بۆ منداڵێک لەو تەمەنە چەندێک هەڵبگرێت جێبەجێ کراوە ئایا با بزانین ئەو منداڵەکانی ئێمە خۆ زیاتر جگە لە جانتای قوتابخانەی خوان هیچی دیکە هەڵ ناگرن بەڵام بزانین ئەو جانتایی کە هەڵی دەگرن مەبەست لە خودی جانتاکە نیە ئەوانی کە لە ناو جانتاکەیە کە هەڵی ئەگرن ئایا کێشەکەی لە 3 کیلۆنی و بێگومان زیاترە هەندێک جار هەیە دەست بۆ جانتایەکی منداڵی قوتابخانە دەبینیت زیاتر لە 6 کیلۆ بۆ 7 کیلۆیە بۆیە ئەمە کاریگەری خراپی ئەبێت لەسەر بڕبڕی پشتی منداڵەکە جا ئەوی شەرت نییە و مەرجە لە یەکەم ساڵا دەربکەوێت بە پێی تەمەنی دواتر ئەمە ئەبێت هۆی نەخۆشی بۆ پشت و بڕبڕی پشتی منداڵەکە ئەم بەیانیە دەمانەوێت قسە لەسەر زیانەکانی جانتای قورس بکەین بۆ منداڵان کە دکتۆر لوقمان عومەر پسپۆڕی نەخۆشیەکانی پشت و بڕبڕی پشت ئەم بەیانیە میوانی پرۆگرامی بەیانی 24 لەوە پرسیار ئەەکەین کە زانیاریەکانمان دەست بکەوێت. بەیانیت باش دکتۆر هیوادارم کە باش بی و لەش ساڵبی. دکتۆر ئایا ئەو زانیاری کە من سەرەتا باسم کرد سەبارەت بە ڕێکخراوی تەندروستی جیهانی کە دەڵێت نابێ منداڵ لەو کێشە زیاتر هەڵبگرێت قورسایی ئەوەندە زیاتر هەڵبگرێت ئەمە تا چەندە کاریگەری هەیە لەسەر منداڵانی ئێمە کە زیاتر لەو کێشە هەڵدەگرن کە جانتاکانیان هەندێک جار بۆ 8 کیلۆش قورسە. سپێدە باش. طبعا ئەگەرێت پشتێل دە بچیکە گەلێکن دە سەرۆکە گەلێکن بەس بەهرەبتری وان ئەگەرە ئەوەن کوێن بێژین قەلەویە و هەروسا یعنی وەرزشێکە قەویە و یا سیێ ئەڤەیەک و چانتەکە گران ڕاکەتن چانتا پشتێ. ئەمان دیف زانیاریت بێژین تەندروستی و دیف کێشە لە شی توینیتن چێنا بیتن 18 حتا 15 سادش کێشە لەشی چانتا گرانتر بیتن بۆ نمونە تەگوتی بەحسە 21 کیلو کو بێژین ئەم بێژین 20 کیلو ئەvە کێشە بچیکی بیتن کو 10 سادە حتا 15 سادە دەبیتە تقریبا 2 کیلو حتا 3 کیلو زێدەتر چێنا بیتن vê کێشێ چانتا بچیکی گرانتر بیتن. بەڵێ باشە دکتۆر هەندێک لە منداڵەکان هەیە جانتاکانیان بەلا هەڵەگرن ینی لە یەکسەر لە یەک لا هەڵیەگرن واتە نایکەنە هەردوو شانیانەوە و جانتاکەش قورسە ئەمە تا چەند کاریگەریە بێت لەسەر خواردبوونی بڕبڕی پشت یاخود بەرەو پێش هاتنی بڕبڕی پشت. بله عندك آموزگاریتین بو کچوا بچیک چانتای راکتن بس خرابیت وی چنه خرابیت وی اوه کو تأثیر سر ماسولکات کتن و او ماسولکه هدی ضعیف بیتن و تنبل بیتا اگر خاربونا بربرکا کو چید بیتن سال اولی سال دوی دیار نکد بس پشتی اخت مازن بیتن بربر کتوی خاربن آنجا هم بجنه سکولیوسس. بله. فأف آموزگاریه بو چانتا بچیکی گلک شوانا یعنی اوی پرخه کی رات کن یانجی اویت کشا چانتای گلک بیتن وگف که تأثیر سر عضلات کت آن ماسول که و پشتینگ سر بربر کشت کت. باشه. دکتر ئیمکانی ئەوەی هەیە منداڵ تووشی کایفۆسیسیش ببێت ئەگەر جانتا بە هەڵە هەڵ بگرێت و جانتاکە بە تایبەت قورس بێت چونکە ئەو شێوازەیان تووشی ئسکۆلیۆسیسی ئەکات ئەی کایفۆلۆسیسەکە ئەوە چ کات تووشیە بێت خوا نەخواستە. بله هەر کایفۆسیس جی ممکنە خاصەتەن وەختێ چانتا شراخێ ملا بێتە ڕاکردن چانتای هی یا پشته چانتای هی یا ملا یا یعنی سر ملا وقتی پتر وزن آن کشل سری بیتن یعنی سر ملا بیتن ممکنه اوه ببیته اگر بو کایفوستسه
و پشتی چند ساڵە دیارکەتن یعنی نه دەست پێکێ چێت بیتن پشتی 2 ساڵە 3 ساڵە شنیکە بیتە ئەگەر و سکۆلیۆسس ئان کایفۆسس دیارکەت. باشە دکتۆر نیشانەکانی چین کە بە چیا دەرئەکەوێت دوای بۆ نمونە لە دوای ساڵێک کە منداڵەکە هەر جانتای قورسی هەڵگرتووە و کتێبەکانی ئەو دایک و باوکانش بە تایبەتی کە حەزەکان زۆر زیاتر منداڵشتی پێبێ بۆ نمونە باسی خواردنەکانەکەم باسی کتێب ناکەم دایکێکێ لە بریوەکە پەرداخێک ئاو دوو پەرداخ ئاو زیاتر لە لیترێک بۆ منداڵەکەی ئاودا ئەنێت سێ و خواردن و لەفە ئەمانش هەمووی قورسی دروست دەکات. کەی ئەم نیشانانە دەرەکەوێت لە کاتێکا کە ئەم شتانەی پێ هەڵەگیرێت لە ناو جانتاکەیە؟ دێ بەحسێ ئامۆژگاریەکەم کە چانتایە چاو بیتن بەس کەنگی تۆ یعنی دایک و باب دەبیە دیف بچیکی بچن هەکە ئێشانە پشتەیە بەردەوام بوو ئێشانە پشتل دەف بچیکی بەردەوام بوو هەروەسا هەکە لەنگیتن یعنی وەختە پڕێڤە چیتن درستە پڕێڤە ناچیتن بەڵێ بە کاتە کتڤە دیف چوون هەبیتن بۆ ئەگەر باشە کاتە لە ڕۆشتنەکەیان دەرەکەوێت جگەلەوەی کە ئازاری هەیە لە ڕۆشتنیشیا دیارە ڕۆشتنەکەی بە چ شێوەیە گۆڕانکاری بەسەر دێت تاثیری سەر ڕێڤەچوونێت کەتن عادەتەن پڕەخەکی بەت چیتن ینی ئەم بژین لەنگیت ینی کۆ پێیەکیوی دێ ڕەخی ئەوێت ئێشیتن ئەن بژین سکۆلیۆسس بوو کیش ڕەخیە ئەوی ڕەخی دێ پتر ئێشان هەبیتن فوەختە پڕێڤە چیتن دێ بووی ڕەخی پڕێڤە چیت باشە باشە دکتۆر ئامۆژگاریەکان چین بۆ ئەوەی کە جانتای منداڵان ئەو قوتابیان بە شێوازێک بێت کە ئەو منداڵە بتوانێت هەڵی بگرێت؟ بەێ یایکێک و ژدەف دایک و بابا و شراخی زارۆکی بەبخۆ کۆ اختیارە جانتای بێتەکردن اختیارە جانتای ئەولەن جانتا بخۆیە سڤک بیتن یعنی کە قوماشەویە سڤک بیتن ئەڤەیەک یا دوێ ئەف شۆڵدەر ستریپیان ژیان بژنە قاویشە سەرملا بێت یا پەحەم بیتن هەروەسا هەی قاویشە ئەوەت کەفتە خسڕی ینی ڕێست وەیست و بێڵت هەبیتن لەگەل کوێڤەش دێ وەزنی ڕاکەتن هەروەسا وەختێ تشتێ ینی کتێبان دەفتەرات کەتە تێدا کتێبە گران مینتە پشتێ بە بخۆ یعنی نەکۆ چیتە پشت تشتێ ینی سڤکتر تشتێ گران مینتە پشتێ بە وەختێ بچیکڕات کەتن دا ضغط کەفتە سەر پشتێ بخۆ نەکو فەراغ تێدا هەبیتن و هەروەسا چێنا بیتن ئەم بێژین چانتا بچیکی شۆر بیتن کو بن پشتێدا بێتە خارێ یعنی لازمە مینتە پشتێ بە بخۆ باشە دکتۆر ئێمە باسی نسبەت و اختیارە چانتای ئەمما لە قوتابخانە و ئەوژی لازمە دیفچوونێکی بکەن و پەیداکردنا لۆکەرە gelek ya giringe ku biçîk wextê çîte qutapxaneyê viya ev kitêbê xwe evêt giran bidanîtin xwe beyna bêjin dersê û dersê jî beyna wanê wanê lazim e kitêbê xwe defterê xwe bikete lûkerê xwe de wextê pêdivî bîtim çîtin wê kitêbê an defterê işlokerê bînte derê û bixînîtin باشە دکتۆر her wasta gelek gazindeya hey ku cedwelî nadin باشە باشە دکتۆر ئەمە جگەلەوەی کە باسی قورسی جانتای منداڵانمان کرد بەڵام بابزانین هۆکاری دیکە هەد کە منداڵ تووشی پشت ئێشە بکات یاخود بڕبڕەی پشتی منداڵ تووشی زیان بکات جگە لە قورسی هەڵگرتن کە جانتای پەنجنگە بوو زیاتر مەبەستمان بۆ بەێ me destpêkê amaje biçek pêkir ku egerin serekî yêt piştêşane ev ne ku ya ewilî mîkanîkala ku egerê wê her masolkeye gelekî ji wan evêt werzişekê zehmetken yan jî pêstken bine eger her wasa heke qelewî ku kêşeka zêde ser piştê çêtketin bîte egerê piştêşanê hindek egerê diyet heyn ku pitir em bêjîn me tirsîdarin tiviya dîvçûn hebîtin û bête çareserkirin zîtirîn wext
او جی کو التهاب ممکنه بربرکت پشته بگیرید. هر وصام روماتیس ممکنه بربرکت پشته بگیرید دف بچیک بچک ماستر و اف ایشت سکولیوسس و کایفوسس چید بید غیر اگر جه بنجبلی کو اگر بجین کیشا گران و چانطای. بەڵێ زۆر سپاس دەکەین دکتۆر لوقمان عومەر پسپۆڕی نەخۆشیەکانی پشت و بڕبڕەی پشت ئەم بەیانیە لە بەیانی 24 میوانی ئێمە بووی. سپاس بە ئامادەبوونت.